کەمتر لە 1 ساڵ لە بەردەم حکومەت و لایەنی جێبەجێکاری پرۆژەی ئۆتۆبانی بابان ماوە بۆ تەواوکردنی ڕێگای 32 کیلۆمەتریەکە. بەڵام کارەکانی پرۆژەکە تەنها 1 لەسەر 3 تەواو بووە و بە قسەی کۆمپانیاکە بەهۆی نەبوونی پارەی نەختینەی لە بانکەکان و گەڕانەوەی وەرزی دابارین کارکردن لە پرۆژەکە خاو بووەتەوە. بە وتەی بڕیاردەری لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، کۆمپانیاکە بە مەزەندەی 115 ملیار کاری لە ڕێگاکەدا کردووە، بەڵام حکومەت تەنها 35 ملیار دیناری بە شێوەی نەختینەیی ڕادەستی کۆمپانیای پرۆژەکە کردووە. ئەوەی کێشەی سەرەکی ئەم پرۆژەیە لە ڕابردوو لە ئێستایشا بابەتی تەرخانکردنی بودجەکەیەتی. ئەم پرۆژەیە بودجەکەی لەسەر داهاتی ناوخۆ دانراوە کە ئەمە یەکێکە لەو کێشە گەورانەی کە بۆی دروست بووە کە ئەویش ئەوەیە پێشینەکانی تەمویلی بۆ ئەکرێت بەڵام پارەی سیولە لە بانقانیە ئەمە کێشەیە. شاڕەی بابان یاخود 100 مەتری سلێمانی 400 ملیار دیناری بۆ تەرخان کراوە، بەڵام بە بیانی نەبوونی پارە لە بانکەکانی سلێمانی ڕۆژ بە ڕۆژ کارکردن لە پرۆژەکە سستر دەبێت. بەهۆی وەرزی بارانیشەوە کاری تێکەڵەکردنی ڕێگاکە دەوەستێت و تەنها کار لە یەکتر بڕ و کۆنکرێتکردن دەمێنێتەوە بە مەرجێک حکومەت هاوکاریە مادیەکانی بە شێوەی نەختینەیی بخاتە گەڕ. پرۆژی شەقامی 100 مەتری سلێمانی کارەکانی خابۆتەوە بەڵام نەوەستاوە و کار لە کارکردن بەردەوامە بین، بەڵام بەهۆی هاتنی وەرزی بارانبارینەوە لەوانەیە کارەکانی خاک یا کارەکانی تێکەڵەمان بۆسێنێ، بەڵام کارەکانی کۆنکریتمان لە یەکتر بەڕەکاندا بەردەوام دەبێت. بەپێی ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیران ساڵانە پارەی بۆ تەرخەنکراوە، ئێمەش پێشینەکانمان بەپێی ڕێنمایەکانی مالیەکان خەرج کردووە بۆ کۆمپانیا، تەنها ئەوە ماوە کە نەختینە لە بانقەکانە هەبێ و بدرێ بە بەڵێندەر. بەپێی زانیاریەکانی پەیام بەشێک لە ڕێگاکە ئامادەیە بۆ قۆناغی قیرکردن، بەڵام بەهۆی گەڕانەوەی وەرزی باران و ئەو قۆناغە بۆ وەرزی بەهار دواخراوە. لە قۆناغی قیرکردندا تێچووی کۆمپانیاکە بە چەند هێندە بەرز دەبێتەوە، بەو پێی قیرکردن نرخەکەی زۆر لە بڕین و تێکەڵە ڕێژکردنی ڕێگاکە گرانترا. ئەگەر حکومەت بەم شێوەی ئێستا بەردەوام بێت، بە دڵنیاییەوە پرۆژەکە لە مانگی تەمموزی ساڵی ئایندا تەواو نابێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.